بەڵایزان لەگەڵتان بەردەوامین ئەمڕۆ لە تەوەری یەکەمی باین باش کوردستان باس لە دابەزانی نرخی شمەک و کاڵاکان دەکەین بەتایبەت لە سنووری پارێزگای هەولێر. دیارە ماوەی زیاتر لە 2 ساڵە قەیرانی دارایی هەرێمی کوردستانی گرتوتەوە. ئەنجومەنی پارێزگاکان لە سەرئاستی پارێزگاکانی هەولێر سلێمانی دهۆک لە ماوەکانی ڕابردوودا لیژنەی تایبەتمەندیان پێگەنا بۆ دابەزانی نرخی شتومەک و کاڵاکان لە بازاڕدا، وەها بۆ دابەزانی کرێی خان و بەرە و کرێی دوکان و ئەو شوێنە بازرگانیانەی کە هەن بۆ ئەوەی کە ئەوەک ئەنجومەنی پارێزگاکان باسی دەکرد لەگەڵ گوزەرانی هاوڵاتیاندا بگونجێت. تاکو ئێستا ئەوڵ دەدەین ئەمڕۆ بەتایبەت لە هەولێر بزانین چی کراوە بۆ دابەزانی نرخی شمەک و کاڵاکان لە ڕێو لیژنانەی کە ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ماوەکانی ڕابردوودا پێکێنا بەتایبەت بۆ دابەزانی نرخی کرێی خان و بەرە کە لەگەڵ قایمقامەتی قەزای هەولێر پێشتر باسییان لە چەند ڕێنماییە کردووە کە دەریان کردو بۆ دابەزانی نرخی شمەک و کاڵاکان. ئەمڕۆ خانزاد یوسف ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵمان دەبێت لە هەولێرەوە. خانزاد خان بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا ئێوە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لە دوای هاتنی قەیرانی دارایی بەتایبەت لە چەند مانگی ڕابردوودا کۆمەڵێ لیژنە دروستکان لەسەر ئاسی پارێزگاکان بۆ دابەزانی نرخی شمەک و کاڵاکان. ئێوە لە هەولێر چیتان کرد بۆ مەبەستە؟ بەناوی خۆی گەورە و مێرەبان، بەیانی ئێوە بینەرانی بەڕێز باشتر بۆ تۆش. ئێمە لە سەرەتای هەبوونی گرانی و قەیرانی دارایی وەکو ئەنجومەن کۆبنەوەی ئەنجومەنمان پێکهێنا لەسەر ئەوەی کە بتوانین هاوکاری خەڵک بین و کارێک بکەین بۆ دابەزاندنی نرخی شتومەک و کالا بەتایبەت کرێی خان و شوقەکان. لەسەر ئەو ئەساسا هەستاین بە دانانی لیژنەیەک بە ناوی لیژنەی خانەی گرفتەکان. ئەم لیژنەیە پێکات بوو لە 5 کەس و ئەمانە کارەکانیان هەماهەنگ لەگەڵ پارێزگای هەولێر و لەگەڵ قایمقامەتی ناوەندی مرکزی و کۆمەڵێک دام و دەستگاکانی کە پەیوەنددارن بە کاروباری هاوڵاتیان کارەکانی خوان ئەنجامدا بۆ ئەوی کە بتوانن بەپێی ئەم قەیرانی دارایی گوزەرانی خەڵک نرخەکان گونجاو بێ بۆ هاوڵاتیانی بەڕێز. لەمانەدا کۆمەڵێک ڕێنەمایی و کۆمەڵێک کار ئەنجام درا. خەڵکیش سەرەتا بەپێی ئەوەی کە ئێمە ئەعلانی ئەومان کرد کە دەتوانین هاوکاری هاوڵاتیان دەبین لە دابەزاندنی نرخەکان، سەردانی ئێمەی کردووە وەکی شەوگرفتی خۆی هێناوەتە ئەنجومەنی پارێزگای هەولێر. ئەم لیژنەیە سەرەتا لە دابەزاندنی کرێی خان و شوقەکان کاریان کرد و کۆمەڵێک بەڵێ خانزاد خان، ئەگەر ئێستا گوێ لە دەنگم بێت بەردەوام بە لە قسەکردن. بەڵێ فەرموو بەردەوام بە. ئەم لیژنەیە کاریان کرد لەسەر ئەساسی ئەوەی کە بەڕاستی کرێی خانوەکان کرێی شوقەکان و هەروە شتومە گونجاو بێ بەپێی هاوڵاتیان و هەروە خاوەن مڵکەکان. لەمەدا بە حەقەت چەندین کۆبنەوە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت ئەنجام درا. هەندێک لە ئەوانەی کە بڵین ساحب خانوەکان خۆیان بەپێی کۆمەلگا بەپێی زروفی ئەوڕۆ هەستان بە دابەزاندنی نرخەکان بێ ئەوەی کە هیچ تعلیماتێک یا ڕێنەماییەکیان بۆ دەربکرێ و هەروە بەدیدی هەموو شمان دیتمان بەڕاستی هاوکاریەک بوو بۆ هاوڵاتیان. شتومەکیش بەپێی ئەوەی کە پێویست بوو دابەزاندنی بۆ کرا. دابەزاندنەکە چۆن بۆ ئەوی کە ئێوە داتانە بۆ دابەزانی نرخی بەتایبەت جیاواز لە شتومەک ئەوەی کە پەیوەندیدارە بە کری خان و بەرەوە چ میکانیزمێک گیرایە بەر؟ بەڵێ خۆی ئەمە بەپێی مەساحەی خانوەکان و بەپێی مەساحەی ئەم زەویانە بوو بە شێوەیە کە گونجاو بێ وەکو گوتم گونجاو بێ بۆ خاوەن مڵکیش بەتایبەت ئەوانیش کۆمەڵە گرفتیان هەبوو لە ناحیەی ئەوەی کە بتوانن بەڕاستی زەرەر نەکەن. بەڵام وەکو ئیشارەشم پێدا بۆ ماڵان خەڵک بۆ خۆی بە پێویستی خۆی کرێخانەکانی دابەزان خاوەن مڵکەکان، یعنی پێویست نەبوو هیچ ڕێنەماییەک یا ئیرشاداتێکیان بۆ دەرکەی. ئەوانی تریش شوقەکان بە حەقیقەت ئەمانەش کێشە و ئەوەی زۆریان هەبوو. بەتایبەت ئێمە لە هەولێر کێشەمان هەبوو لە باڵەخانەکان بۆ تاقیگەکان و نۆرینگەکان. ئەمانەش عینەن بۆ ئەو لیژنەیەک پێکات. ئەم لیژنەیە پێکات بوو لە کۆمەڵی خەڵکی پسپۆر بۆی کە بتوانن ڕەچاوی مەساڵحی هەردوو گولایان بکرێ بۆ دابەزاندنی ئەم نرخانە. چۆن ڕەچاوی مەساڵحیە دوولا کراوە؟ نرخی ئێستا خان و بەرە لە هەولێر لە سڵات چەند دابەزیوە؟
دەتوانم بڵێم نرخی خاوەن ماڵەکان بە حقیقت 150-160 دابەزیوە، بەڵام شوقەکان و باڵەخانەکان کەمتر. ئەمانش بەحقەت وەکو ئێمە بەدیدی خۆمان سیرمان کرد، دەبێت بەڕاستی خاوەن مڵکەکان هاوکار بن لەگەڵ هاوڵاتیان. بەڵام ئەوانش هەر هاوکار بوونە، بەڵام ناتوانم سەدایەک دانێم بۆەوەی کە بڵێم سەدا ئەوەندە دابەزیوە، بەڵام هاوکار بوونە بە حقەت. باش ئەگەر خاوەن مڵکەکان هاوکار نەبن، ینی ئێوە دەتوانن ئیجراعاتی یاسایان لەگەڵدا بکەن. لە کاتێکدا دیارە خەڵک ئێستا ینی هاوڵاتیان بەگشتی داهاتیان بۆ نیوە یاخود کەمتر دابەزیەوە بۆی قیرانی دارایی یاخوانشی کە موچە خۆرن، ینی هەندێکیان نیوە موچە یاخود کەمتر لە نیوە موچە وەردەگرن. لە بەرامبەر ئەمەدا ئەگەر کرێی خانوبەرە یاخود شمەک و خزمەت گوزاریەکان بۆ نزیکەی نیوە دانەبەزی بێت، ئێوە دەتوانن ئیجراعات بکەن، ئیجراعاتی یاسایی. طبعا ئەگەر ئێمە سیرکەین هیچ یاسایەک نییە بۆ ئەوەی کە تۆ زەخت لە خاوەن مڵک بکەی یان ڕەچاوی کۆمەڵێک شت بکەی بۆ ئەوەی کە زەختیان لێ بکەی یان غەرامەیەک هەبێ بۆ ئەوەی کەوانە نرخەکان دابەزێنن. بەڵام بە تاکیدی دەبێت خاوەن مڵکەکان هاوکار بن و هاوکاریش بوونە. ئەوانەی کە هاوکاریش نەبوونە ئەوە دیدی خۆیان بووە، بەڵام بەگشتی لە هەولێر خاوەن مڵکەکان هاوکار بوونە، توانیویانە نرخەکان دابەزێنن بە شێوەیە کە گونجاو بێ، ئەوانش مەساڵحی خۆیان ڕەچاو دەکەن. چونکە ئەگەر ئێمە سیرکەین بۆ نمونە کۆمەڵێک باڵەخانە هەیە بۆ نمونە نۆرینگە و تاقیەکانی لێدانراوە، ئەمانێش مەسارفی جگە لە باڵەخانەکەیان، هەروە مۆلیدە و کۆمەڵێک خەدەماتی گشتی ئاو کارەبایان هەیە کە ئەمانەش دەبێت بخرێتە بەردید. بەڕاستی کاتێک ئێمە دەبینی بەحقەت لەو قەیرانەدا نرخی گاز و سوتەمەنی شەرگران بووە، بۆیە خاوەن مڵکەکانیش کێشەی ئەوەیان هەبووە کە بڵین ئێمەش مەسارفمان زۆر دەچێت، بۆیە ناتوانین بە شێوەیەکی زۆر بەرچاو نرخەکان دابەزێنین. لەمەدا بەڕاستی حکوومەت نەیتوانیوە بڵێ نرخی سوتەمەنی بە شێوەیەکی گونجاو دابەزێنێ یان بتوانێت تەمینی ئەم سوتەمەنیە بۆ ئەم خاوەن مڵکانە بکە بە شێوەیە کە گوتم بۆ نمونە بۆ مۆلیدەکان و بۆ کارەکانی پێویست. و هەروەها ئەوانە نرخی ئاو و کارەبا و ئەمانە کۆمەڵێک شتن کە خاوەن مڵکەکان بەڕاستی کێشەی ئەسلیان بووە لە دابەزاندنی نرخەکان. واتە ئێستا نرخی خزمەت گوزاری بە تایبەت یەکانی شەجێبوون، ئەوانی کە بە شێوی کۆمەلگەنی شەجێبوون دروست کراون، نرخی خزمەت گوزاری ئەمانە دانەبەزێنراوە. نرخی خەدەمات وەکو من ئاگادار بم لە زۆربەی کۆمەڵگەکان دابەزیوە، ینی بە شێوەیەک بووە کە بەڕاستی هاوڵاتیان وەکو ڕەچاویان کردووە، بەو شێوە نەبووە، بەڵام توانیویانە بە شێوەیەکی گونجاو دابەزاندنی بۆ بکەن. بەڵێ ئێستا دیارە ڕسوماتی هاتوچۆش بە تایبەت بۆ ئۆتۆمبیل بۆ کۆمەڵێ بواری دیکە هاتوچۆ زیادی کردو، هەست ناکەن ینی لەگەڵ ئەمەشی کە ئێوە تاکو ئێستا یاسایەک نیە بتوانین ئیجرا لەگەڵ کەساندا بکەن بە تایبەت خاوەن مڵکەکانەگە کری خان و بەرەکەم نەکەنەوە، ینی ئەم هەموو زیادکردنی ڕسوماتی هاتوچۆ و دانەبەزانی هەندێک نرخی شمەک و خزمەت گوزاری ئەمانە باری سەرشانی هاوڵاتیان گرانتر ناکەن لە کاتێکدا ئێوە نوێنەتی خەڵ دەکەن لە ئەنجومەنی پارێزگای ئەولێر خەڵدەنگی پێداون پێویستە کار بکەن بۆ دابەزانی نرخی شمەک و کاڵاکان بە جۆرێکە لەگەڵ باری سەرشانیاندا بگونجێت ئەمڕۆ. بەڵێ ئێمە وەکو گوتیشم لەگەڵ دەنگۆی قەیرانی دارایی و هەروەها سەردانی هاوڵاتیان و هێنانی کێشەکانیان بۆ لای ئێمە بە مەبەستی ئەمانە ئێمە کۆمەڵێک بە دوواداچوون و لیژنەمان پێکێناوە بە دووە دەنگی خەڵکمان گەیاندووە بەدام و دەستگاکانی حکوومەت توانیومانە هەروەها نەتیجەی گونجاو پێ بکەین بۆ ئەمانە. بۆ نمونە ئێمە کارمان کرد لەسەر ئەو ماوەی پێش لەسەر پاک و خاوێنی ناوشار کە بە حقیقات هەندێک لە کۆمپانیاکان وەستان لە کارەکانیان پێیا بوو بە حکمەوەی کە نەیانتوانی ئەو پارەیە ئەو مەبلەغی کە پێویستیانە هاوڵاتیان بۆیان چارە بکەن و بدەن، بۆیە ئێمە توانیمان ئەمە نرخێکی گونجاو بۆ پاک و خاوێنی ناوشار لەگە کۆمپانیەکان تەنسیقکەین، هەروەها لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت و هەروەها چەندین جار سەردانی دام و دەستگاکانی هاتوچۆ و دەستگاکانی ناوخۆمان کردو بۆ ئەوی کە بتوانین ڕێگەچارەی گونجاو بدۆزینە بۆی کە ئەم ڕسوماتەی کە دانراوە بە حقیقت ئەم ڕسوماتە بە شێوەیەک بێ کە لەگەڵ باری گوزەرانی هاوڵاتیان گونجاو بێ و ئەم بارەگرانی کە لەسەر شانیانە قورسری نەکات. ئێستا ئەم ڕسوماتی کە زیاد کراوە گونجاوە لەگەڵ
لەگەڵ باری شانی هاوڵاتیاندا لەم دۆخەدا پێتان وایە گونجاوە؟ نەخێر ئێمە لەگەڵ ئەم ڕسوماتە زیادی ئەم ڕسوماتە نین خۆی هەبوونی ڕسومات پێویستە لەبەرەوەی زۆربەی جار هەبوونی ڕسومات غەرامە و ناڕێکی کە دروست ئەو ناڕێکی کە هەیە بە پێدانی غەرامە ناڕێکەکان لەبین دەبا بەڵام بەم شێوەیە زۆرەش ناکە لەگەڵ ئەم گوزەرانی ژیانی خەڵک ئەم بارقورسایی دروست بکات چەندین جار وەکو گوتم ئێمە بە پێی راپۆرت و بە دوواداچوون و سەردان هاتوچۆی دام و دەستگاکانمان کردووە توانیمانە دەنگی خەڵک بگەێنین هەرچەند نەمانتوانیوە بەو شێوەیە ئەو ڕسوماتێک کە حکوومەت دایناوە دابەزێنین بەڵام باشتر بۆ لە جاران و شێوەیەکی گونجاوتری گرتوۆتە بەر ئەی سەبارەت بە شمەک و کاڵاکان لەوەی لەناو بازاردا هەیە دیارە ئێستا ئێمە نزیک بووینەتەوە لە جەژن ینی هەموو جارێک وەکو نەریتێکی لاتوە لەگەڵ جەژن و بۆنەکاندا نرخی شمەک و کاڵاکانی زیاد دەکات بۆ ئەمانە ئێستا لیژنەی چاودێر و تایبەتمەند هەیە بۆ ئەوەی کە ئەوانەی کە نرخی شمەک و کاڵا زیاد دەکەن سزا بدرێ؟ بەڵێ بەتاکید لەبەرەوەی ئێمە وەکو گوتم تەنسیقی تەواومان هەیە لەگەڵ قایمقامیەتی مرکزی و لەگەڵ هەروەها محافەزە پارێزگا بۆیە ئەم کارە ئەوان لیژنەیەکیان هەیە ئەم لیژنانە لە ناو بازاڕن لەگەڵ دابەزان و هەڵکشانی نرخەکان ئەمانە کار دەکەن و سەرپێچی دەرانیش بە تاکید سزا و غەرامە دەکەن ئەم لیژنانەی قایمقامیەتی مرکزی بەردەوام لە هەموو بوارەکان و لەسەر هەموو کالا و نرخەکان لە ناو بازاڕن کار دەکەن و بە شێوەیەکی گونجاو تا ئێستا هاوکاری هاوڵاتیان بوونە لە دابەزاندنی نرخەکان ڕێکاری یاساییان گرتوۆتە بەر بۆ ئەمەشیان یاسا هەیە یاخود هاوشێوەی ئەوەی خانوبەرە یاسا نییە ینی ڕێنماییەکی تایبەت هەیە لە دەسەڵاتی کێدا دەسەڵاتی ئەنجومی وەزیراندایە یاخود لە دەسەڵاتی قایمقامیەت یاخود ئەنجومی پارێزگادایە کە خاوەن شمەک و کاڵاکان یاخود بازاڕەکان ناچار بکات بە نرخێکی دیاریکراوە وەکو گوتم ئێمە ئەگەر لەم کۆمەڵگایەدا ئەگەر هەمومان بەیەکەوە هاوکار بین هاوڵاتیان و دامودەستگاکانی حکوومەت بەیەکەوە هاوکار بن لەم بارودۆخۆی ئێستا وابزانم ڕەچاوی زۆر شت دەکرێت بۆیە لە هەولێر خەڵک هاوکاری قایمقامیەت و لیژنەکانی قایمقامیەت بووە بەڵام لە دەسەڵاتی قایمقامیەتدایە کە ئەم نرخانە شێوەی گونجای بۆ پێیاکە بتوانێت بە شێوەیەک بێکە بارقورسایی لەسەر شانی هاوڵاتیان نەبێ تا ئێستاش ئەم لیژنانەکاری خۆیان کردووە بینی وشمانە خەڵکانێک هەبوونە کە بە شێوەی بەرچاو نرخەکانیان هەڵکشاندی تێدا هەبووە غەرامە کراون و ئیجراعاتی یاساییان لەگەڵ ئەنجام درراوە واتە ڕێنمایەکان لە قایمقامیەت دەدەچن ئەی سەبارەت بە مۆڵە بازرگانیەکان ئەم ڕێنمایانە مۆڵە بازرگانیەکان دەگرێتەوە لەبەر ئەوەی زۆربەی ئەمانە ئستثمارات یان وەبەرهێنان هەندێکیان وەبەرهێنانن بەڵام هەندێکیان بە شێوەیەکی ئەهلی خاوەن مڵکەکان و ئەهلی بە ڕەچاو دەکرێت بە تاکید حکوومەت یان دامودەستگاکان و قایمقامیەت کاری یاساییان لەگەڵ ئەنجام دەدەن بەڵام وەکو دەتوانن بە شێوەی یاسایی لەگەڵ دامودەستگاکانی کە سەر بە حکوومەتن ڕەچاوی هەندێکی ڕێکار بکەن لەوانەیە لەگەڵ ئەم مۆڵە بازرگانیانە نەتوانن هەرچەند تەنسیقات هەیە و کۆمەڵێک شتیش ئەنجام دراوە بۆ ئەوەی کە ئەوانیش پابند بن بە بارودۆخی ژیانی ئێستای هاوڵاتیان و هیواداریشم هەر سرنجی ئەوە بدەن کە بارودۆخ بە چ شێوەیەکە بەڵام زەختی حکوومەت وەکو گوتم یاسایەک نییە بۆ ئەوەی کە حکوومەت بتوانێت زەخت بکات لەسەر ئەوەی کە ئەوانش بە شێوەی دامودەستگا محلە حکومیەکان نرخەکان دابەزاندنی پێوە دیار بێ خانزاد خان پێم وابێت تۆ لە لیژنەی تەندروستیشی لە ئەنجومەنی پارێزگا ئەوەی پەیوەندیدارە بە خزمەتگوزاری تەندروستیەکان بەگشتی بۆ من نرخی دەرمان یاخود نرخی خزمەتگوزاری لە نەخۆشخانە ئەهلیەکان ئێوە لەگەڵ وەزارەتی تەندروستی مانگیتان هەیە بۆ دابەزانی نرخانە؟ بەڵێ ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا لیژنەی تەندروستی و ژینگە ئەنجومەن تەبعاً لەگەڵ وەزارەت تەنسیقی نییە لەگەڵ بەڕێوەبەراتیەکانە بەڵام لە کاتی پێویست بۆ دەرکردنی تعلیمات و ڕێنەمایی پێویست ئێمە حەقی ئەوەمان هەیە کە هەماهنگ بین لەگەڵ وەزارەت بەتایبەت وەزارەتی تەندروستی بۆەوەی کە بتوانین لە دابەزاندنی نرخی دەرمان و نۆرینگە و هەروەها کۆمەڵێک شتومەکی کە تایبەتمەندە بەم بوارە هەنگاومان هەبێ بەڵێ سەرەتایی ئەم قەیرانە ئێمە لیژنەکانمان هەماهنگ بوون
لەگەڵ کۆمەڵێک ڕێکاری تایبەت بۆ نمونە ئێمە نوێنەری خۆمان و هەروە نوێنەری بەدواداچوونی تەندروستی نوێنەری خەستەخانە نەخۆشخانە ئەهلیەکان و نوێنەری سنتەرەکان ئەمانە لیژنەیەکمان پێکێنا بۆی کە بتوانین نرخی گونجاو بۆ نۆرینگەکان دابرین. لە سەرەتاوە کارێکی زۆر ئەستەم بوو و هەرا و ئەوەشی زۆری لێکەوتەوە، بەڵام دواتر بە حقیقات نۆرینگەکان ڕەچاوی ئەوانەشیان کرد. ئێستا باری سەرەکی کە هەیە بەڕاستی نرخی بەرزی دەرمانە، بەڵام ئەویش وەکو هەر هەمومان ئاگادارین بەڕێز وەزیری تەندروستی وەزارەتی تەندروستی هەماهەنگن لەگەڵ ئەوەی کە بتوانن نرخی دەرمانیش دابەزاندنی بۆ بکەن لە هەڵکشاندا نەبێ و بە شێوەیەکی بەرچاو گونجاو بێ. توانی ویشیانە ئێستا بارودۆخەکە گونجاوترە، دەرمان دابەزاندنی پێوە دیارە، هیوادارم دابەزاندنی کەمتریشی پێوە دیار بێ بۆەوەی کە هاوڵاتیان بتوانن بە پێی ژیانی خۆیان ئیسفادەی گونجاو بکەن. دابەزنراوە باس لە نرخی نۆرینگەکان کرد، ڕێژەکە چەندە دابەزیوە و چاودێری دابەزاندنەکان دەکرێت چاودێری ئەو نرخە دەکرێت کە دیاریکراوە بۆیان جێبەجێ کراوە بڕیارەکەتەوە؟ بەڵێ جێبەجێ کراوە، بەڵام ئێمە وەکو دەبینین نۆرینگەکانیش بخۆی تایبەتمەندی خۆی هەیە. ئەوانەی کە ئەخسائینە ئەوانە بەڕاستی سەتادا یان هەتا بە شێوەیەکی کەمتریشی پێوە دیار بووە و لەوانەیە هەندێک لە دکتۆرە ئەخساییەکان هەر دابەزاندنیان بۆ نەکرد بێ، بەڵام نۆرینگەکانی تر دابەزاندنێکی زۆریان لە نرخی بیتاقە و هەروەها فحوساتی خۆیان ئەنجامداوە. دوا پرسیارم خانزاد خان بۆ پێیەوە هەر لیژنەی تەندروستین ئێستا زیاتر لە 800 پزیشک لە هەرێمی کوردستان مۆڵەتیان کردووە، ئەمە دیاری کێشەی دروست کردووە بۆ کەتی تەندروستی بەگشتی. تا چەند لە هەولێر لە بنکە تەندروستیەکان لە مەڵبەند تەندروستیەکان لە نەخۆشخانەکان بەگشتی ئەمە کێشەی دروست کردووە بە جۆرێک کە هەندێک شوێن دەوترێت ینی مەترسی داخستنی یەکجارەکی لەسرە بەهۆی نەبوونی پزیشکەوە. بەتاکید ئێمە هەر لە پێش کۆچی ئەم دکتۆر و کەوادری تەندروستی کەمبود و کەمی دکتۆر و کەوادری پزیشکیمان پێوە دیار بوو، لەبەرەوەی بۆ ماوەی چەند ساڵێکە دامەزراندن لە حکوومەتدا ئەنجام نادرێ، ئەوانەی کە لەو بوارانە تەخەڕوج دەکەن هەر بەو شێوە ماونەتەوە. مستەشفاکان و بنکە تەندروستیەکان بەڕاستی پێویستی زۆریان بە کەوادری توبی هەیە، بە تایبەت کەوادری توبی، بەڵام لەبەرەوەی کە گوتم دامەزراندن نییە بەڕاستی نوقسانی دروست کردووە. ئێستاش لەگەڵ کۆچی ئەم کەوادرە بەحقیقەت کاری نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی ئەستەم کردووە، بە تایبەت لە جێگە پسپۆڕیەکان کۆمەڵێک دکتۆر ئیشی خۆیان بەجێهێشتەوە، هەروەوانەی کە کۆچیشیان نەکردووەم ئیشان بەجێهێشت و ئیشی تر ئەنجام دەدەن. هیوادارم لێرەوە هەر لە تەلەڤیزۆنە بەڕێزەکەتانەوە دکتۆرەکانیش ڕەچاوی باری گوزەرانی خەڵک و هەروەها ئەم بارودۆخەی کوردستان بکەن و لە شوێنی خۆیان بەردەوام بن، وەکو هەروەکو پێشمەرگەکان لە سەنگەرەکان لە شوێنی خۆیانن خەبات و تێکۆشان و خزمەتی هاوڵاتیان و خاکی خۆیان دەکەن. دکتۆرەکانی شەروەها لەو کاری خۆیان بەردەوام بن، چونکە پیشەیەکی مرۆویە بتوانن هاوکاری هاوڵاتیان و کۆمەڵگای خۆیان بن. بەڵێ خانزاد یوسف ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر، سوپاس کە ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵ